سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگ و باستان چۆنە؟ من زۆر دڵخۆشم لەبەرەوەی ئەمڕۆ چاوم بە ژمارەیەک مناڵی ئازیزی وەکو ئێواکەوێ لەم گوندە جوانەیە زۆر دڵخۆشم ئەگەر بەرنامەیەکی جوان بێکەوە تۆمارکەین و هەنێک گفتوگۆ و زانیاری بگۆڕینەوە بێکەوە باشە؟ ئادەی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لەکوێین؟ ئافەرین ئەی گوندی چەقش ئەکەوێتە کوێوە؟ ئافەرین یەک چەپڵی بەهێز بۆ خۆتە. باشە ئێوازانن من سەردانی گوندەکانی کوردستانەکەم لە هەر شوێنێ بێ هەر مناڵێکی کورد لە هەر جێگەیەک بێ منەچم بۆ سەردانی؟ ئەو پێتان خۆشە کەم ناتوم بۆ ئێرە؟ منیش زۆر پێخۆشە لەبەرەوەی چاوم بە ئێواکەوێ. باشە پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بگەڕمەوە؟ چیرۆکێکتان بۆ گێڕمەوە دوای ئەوە هەنێک گفتوگۆکەین ئەمەوێ هەنێ زانیاری بەنێ لەسەر گوندەکەتان هەروەها گفتوگۆ بکەین لەسەر ئەو چیرۆکەی بۆتان دەگەڕمەوە باشە؟ ئامادەن؟ زۆر باشە. لە دێر زەمانەوە تووتیەک هەبوو لە نێو دارستانێکی پڕ لە باڵندەی جوان و نەخشین و دەنگخۆش ژیانی ئەگوزەران. تووتێکە لەسەر درەختێکی گەورەی دارستانەکە هێلانەی دروست کرده بوو. لەسەر هەمان درەخت هێلانەی مامکۆتر و چۆلەکە پاساریشی لێبوو. ڕۆژێکیان تووتێکە سەردانی ماڵی چۆلەکە پاساری کرد و لەبارەی مامکۆترەوە قسەی بۆ چۆلەکە کرد. بە چۆلەکەکەی وت مامکۆتر باڵندەیەکی لە خۆباییە لەبەر ئەوە نامەوێت لەگەڵ کۆترا ژیان بگوزەرێنم. دەنگێکی زۆر ناخۆشی هەیە نایەڵێ بە شەو پشوو بەم و بە ئارامی بخەوم. چۆلەکەکەش پێیوت بەڵام وانییە تووتی مامکۆتر باڵندەیەکی خۆشەویستە لای هەمومان هیچ کات نەبووتە مایی بێزاری بۆ دراوسێکانی. تووتێکەوتی بەڵام من ڕۆژێکیان گوێم لێبوو کۆتر ئەیوت چۆلەکە پاساری باڵندەیەکی پچکۆلانێ و هیچ سوودێکی نییە دەنگێکی بێزارکەری هەیە و پێویستە پلانێک دانین تا لەسەر درەختەکە دەری بکەین. بەبیسنیەم قسانە چۆلەکەکە زۆر تووڕە بوو کەوتە بیرکردنەوە وتی چی بکەم وتی بۆ ئەوەی پلانێک دانێم ئەبێ شتێ بکەم کۆترەکە دەرکەم. پاش ئەم وتوێژە تووتی یای لە شەقەی باڵ و ڕۆیشت چوو بۆ کوێ؟ بۆ ماڵی کۆتر. وتی کۆتر چۆنی؟ ئەزانی چۆلەکە پاساریەکان هێلانەی زۆریان لە سەردارەکان دروست کردووە خەریکە تەواوی درەختەکەمان لێ داگیرەکەن. کۆترەکەش وتی بەڵام چۆلەکە پاساریەکان باڵندەیەکی جوان و بەسوودن و هیچ زیانێکیان نییە. تووتێکە وتی بەڵام من گوێم لە چۆلەکە پاساری بوو کە ئەیوت کۆترەکان باڵندەیەکی بێزارکەرن هێلانەکانیان گەورەن و پێویستە ئەوان دەرکەین. کۆترەکە بەبیستنی ئەم قسانە زۆر تووڕە بوو بڕیاریە کە چۆلەکە پاساری لە هێلانەکەی خۆی دەرکە. ڕۆژێکیان هەموو باڵندەکان کۆبوونەوە. کۆترەکان بە چۆلەکە پاسارەکانیان وت ئێوە زۆر خراپن نامانەوێت لەمە دوای ئێوە لەگەڵ ئێمەیە بژین. چۆلەکە پاساریەکان وەڵامیان نانەوە وتیان ئێوە خراپترین باڵندەی دارستانن چونکە ئێوە ئەتانەوێ ئێمە لە ماڵەکەی خۆمان دەربکەن و هێلانەمان لێ تێکدان. لەولاوە تووتیەکە هات وتی سەیری کرد ئەوان خەریکی شەڕن ئەمیش زۆر خۆشحاڵ بوو. لەو کاتەیە چۆلەکە پاساری وتی تووتی ئەی تۆ بە ئێمە و نەوت ئێوە ئێمەتان خۆش ناوێ؟ کۆترەکە
بەبیستنی ئەم قسەیە سەرسام بوو. وەڵام یاوتی خۆت وتی بە ئێمەی وت کە چۆلەکە پاساریەکان ئەیانەوێت دەرتان بکەن لە ماڵەکان و ماڵەکانی ئێوە داگیر بکەن. کۆتر و چۆلەکە پاساری ئاوڕیان نایەوە بۆ لای تووتیەکە و کەمێک سەیریان کرد. بیریان لە قسەکانی تووتی کردەوە. تووتیەکە بە شڵەژایی وتی من هیچم نەوتووە. ئەو کاتە کۆتر و چۆلەکە پاساریەکان کوا من شتی وام وتووە. ئەوانیش بۆیان دەرکەوت کە تووتیەکە ئەوێ چۆلەکە و کۆترەکان بەشەر بە. هەروەها ئاژاو بخاتە نێوانیانەوە و دراوسەکان با بەشار. بۆیە هەردووکیان پەلەماری تووتی و تووتیان ناو ڕاویان نا لەو ناوە. ئیتر لەو ڕۆژە بەدواوە کۆتر و چۆلەکە پێکەوە بە ئاسوودەیی دوور لە ناخۆشی بە ئارامی ژیانیان پێکەوە بەسەر ئەبرد. کۆتر و چۆلەکەکە ژیرانە بیریان کردەوە پێش ئەوەی بە قسەی تووتیە دووڕووەکە بکەن، پێش ئەوەی بیکەن بەشەر بیریان کردەوە بزانن چی بکەن. تێگەیشتن لە چیرۆکەکە؟ زۆر باشە. ئەی چیرۆکەکە سوودیە بوو بۆتان؟ ئەزانم چیرۆکە باسی چیە کرد؟ باسی مرۆڤی شەڕانی و دووڕوویە کرد، وایە؟ زۆر باشە. ئێستا هەر کەسێکتانم وەستان پێویستە بە ئاقڵی وەڵامی پرسیارەکەم باتەوە. ئەوەی کە گۆرانی زانی گۆرانیم بۆ بڵێ. با بچینە لای هاوڕاست. هاوڕاست چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باش. باشی؟ باش. هاوڕاست لە پۆلی چەندی؟ لە پۆلی 5. 5 زۆر باشە. ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی؟ باش. ئافرین زۆر باشە. باشە هاوڕاست پرسیارێکی لێکەم لەسەر گوندەکەتان. گوندەکەی ئێوە ئەکەوێتە سنووری پارێزگای کوێوە؟ سلێمانی. زۆر باشە ئافرین. ئەی باشە لە گوندەکەی ئێوە چ ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ مانگە. زۆر باشە مانگە. ئەی باشە مانگا سوودی چییە؟ سوودی ئەوەیە شیرەیە بە مرۆڤ ئەگیا بە ماست. وایە ئەی باشە یەک دنیاشت دروستەکرێ لە شیر وەکو چی و چی؟ وەکو مەحەلەبی. ئافرین مەحەلەبی، ماست، کەشک، دۆ، کەرە، پەنیر، کوڕە چوزام یەک دنیاشتی لێ دروستەکرێ، وایە؟ ئافرین ئاوڕاستیان. باشە ئێوە مانگاتان هەیە؟ بەڵێ. مانگای چڕن؟ سوور و ڕەش و پرتەقاڵی و پەمەی. باشە مانگای پەمەیی هەیە هاوڕاست؟ مانگای پەمەیی؟ من مانگایەکم بینی پەمەیی بوو، بڵێ چۆن؟ بۆ یاخیان کردو مناڵانی گوندەکە. جوانە؟ بەڵێ. ئافرین. یەک چەپڵە بۆ ئەوراز لێ. هەر پشی ئەورازیان دەست خۆش. سروش چۆنی؟ باشی؟ کاکە سروش لە پۆلی چەنی؟ لە پۆلی 2. ئافرین. ئەی حەزەی لە قوتابخانەیە؟ حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی؟ ببی بە پیاو. پیاوێکی گەورە و چاک، وایە؟ ئافرین کە گەورە بووی ببە بە پیاوێکی چاک بۆ خزمەتی نیشتیمان، بۆ خزمەتی گوندەکەشێ، باشە؟ ئافرین. یەک چەپڵە بۆ سروش. هەر بژی. نارین؟ چۆنی؟ کە چۆنە پێکەنە؟ ئەو بەچی پێکەنی؟ شەرمەکەم. نارین؟ ئەدی پێم بڵێ قوتابخانە خۆشە؟ باشە لە پۆلی 4 تۆ وەنیە؟ ئەی گوندەکەتان تا پۆلی چەندی تایە؟ تا پۆلی 9 تایە. 9؟ ئەی باشە ئەگەر دەرچن بۆ پۆلی 10 بێت چی بکەن؟ واز لە خوێندن بێنن؟ ئەیە بێت چی بکەن؟ ئەچنەی کۆ بۆ خوێندن؟ تاسڵوجە. زۆر باشە کەواتە واز لە خوێندن نایەنێەوە، وایە؟ حەسان لە خوێندنە؟ حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی؟ ناری؟ مهندیس. هەر بژی. ئافرین مهندیس نارین. خەڵکی کوندی چەقژە. من دڵنیام ئەو کاتە سوودێ بێ بۆ گوندەکەی خۆی و گوندەکەی خۆی زیاتر ئاوەدانەکاتەوە، وایە؟ ئافرین. یەک چەپڵە بۆ ناری لێبەر. ئافرین. ئانیا چۆنی؟ باشی؟
باڵێ ئەنیا لە پۆلی چەندی؟ لە پۆل شەشم لە پۆلی 6 ئافرین ئەنیا باڵێ باشە لە گوندەکەی ئێوە چپە لە وەرێ زۆر بەخێوە کرێ قاف قاس ئەی بۆیە ئێرە هەر دەنگی قازی لێ وایە باڵێ ئەی مریشک مریشکیش بەخێوەکەی ئەی کەڵە شێر کەڵە شێریش ئەی چۆلەکە چۆلەکە ئەم بەخێوی ناکە خۆی لە چۆلەکە بەخێو ناکەن باڵێ بۆ چۆلەکە دەرەکەنیەوە ناوەڵە چۆلەکە خۆی لە دارەکە ناژی وایە باڵێ زۆر باشە باشە ئانیا باڵێ تۆ هاوڕێو هەیە کە دوو ڕووبێ ناوەڵە ئەگەر بێ لای تۆ قسێ بکە و لای کەسێکی تر قسە بکە بڕوا بە قسەکانیەکەی ها نابێ بڕوا بە خەڵکی دوو ڕوو بکەین ئەبێ ئەگەر کەسێکی دوو ڕوو هاو لای ئێمەوتی بۆ نمونە هاوتی هاوڕاست فلاشتی وتووە وتوێتی ئانیا کەسێکی خراپ وایە نابێ بڕوای پێ بکەین وایە باڵێ ئافرین یەک چەڵ لە بۆ ئانیا لێبەر هەر بژی دەست خۆش نێچیر باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە خەڵا باش نێچیر بیری منە کرد باڵێ حەزە کەراتم بۆ گوندەکەتان باڵێ بۆچی لەبەرەوەی ئێوەش بەسەرکەمەوە وایە باڵێ وەکو مناڵانی کوردستان هاتم بۆ سەردانی ئێوەش من هەمووتانم خۆشەوە مناڵانی کوردم هەمووی خۆشەوێ باشە پێم بڵێ تۆ یاری بە مۆبایل و شتی وا زۆرەکەی ها زۆر باشە باشە زەرەر و زیانەکانی مۆبایل و شتانە چی یادی پێم بڵێ بۆ چاو بۆ چاو وامان لێکە خوێندنمان بۆ تەواو نەکرێ و نەشخوێنین وایە باڵێ ئەفەرین یەک چەپڵی بێز بۆ نێچیر هەر بژی دەست خۆش ئەو پەپوولە جوانە چییە لە پێشەوە دانیشتووە ناوی ئەلینە ئەلین چۆنی باشم کە جوانە ئەلین گیان ئەلین ئەوە چییە و باڵا ناتوانانی ئەوە پێی بفری بۆچی ئیش ناکە ئەیکە جوانە ئەلین گیان هەر بژی ئەلین چەند ساڵی چوویتە تە قوتابخانە نەچووی بڵێ چی کە گەورە بووی چوویتە تەمەنی 6 ساڵیەوە ئەبێ بچیتە قوتابخانە باشە قوتابخانە زۆر خۆشە لەبەرەوەی زانست و زانیاری فێرە بین لەوێ لەبەر ئەوەی چاومان نەکرێتەوە فێری گۆرانی خۆشە بین مامۆستا فێریشتی باشمانەکە باش ئەگەر بچی بۆ قوتابخانە ساڵێکی تر منیشیەم بۆ لاو باش ئەفەرین ئەلین گیان یەکچە بڵێ بێز بۆ من لێبەر مەریەم باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم مەریەم لە پۆلی چەندی چوار پۆلی 4 ئافرین هەر بژی باشە مەریەم تۆ حەزت لە قوتابخانەیە باڵێ باشە پرسیارێکی لێ بکەم لەسەر چیرۆکەکە ئەگەر کەسێک ویستی لەگەڵ هاوڕێیەکە بە شەرتان بە بۆ نمونە لەگەڵ کێ لەگەڵ ڕاژان کەسێویستی ئەو دوانەتان بە شەڕ بە هاو قسەیەکی لای تۆ کرد بڕوای پێکەی ئەبێ یەکسەر بۆ نمونە کەسێک هاوتی ڕاژان باسی تۆی کردووە و توێتی مریەم کەسێکی زۆر خراپە یەکسەر بڕوای پێکەی ئەی ئەبێت چی بکەی ئەبێ لە بابەتەکە بکۆڵیتەوە بزانی وایە یان ئەم کەسێک کە قسەکەی هێناوە مەبەستی وەیە بە شەرتان بە وایە ئافری کەواتە نابێ ئێمە بە قسەی هەموو کەسێ لەگەڵ هاوڕێکانمان نازویر بین و شەڕکەین باشە ئافرین یەک چەپڵە بۆ مەریەم هەر بژی ڕاژان چۆنی باشم دەنگ و باسە وڵا باش باشی ڕاژان لە پۆلی چەندی من لە پۆل شەشم لە پۆلی 6 زۆر باشە ڕاژان باشە پرسیارێکی لێ بکەم گوندی چەقژ واتای چییە؟ خاڵی کۆتایی یاخود دەروازە خاڵی کۆتاییان دەواازە. خاڵی کۆتایی یان دەواازە ڕاستەکەی وایە لەبەرەوەی لە دەواازەی شاری سلێمانیایە ئەم گوندە لەو سەری شۆبەیە کەوێتە خاڵی کۆتایی وایە زۆر باشە. ڕژات بەڵێ لە گوندەکەی ئێوە نەخۆشخانەی تایە؟ بەڵێ. چیتری تایە وەکو قوتابخانەوت تاپۆلی نوۆی تایە وایە؟ بەڵێ. مزگەوتیشی تایە؟ بەڵێ. ئەی کتێبخانی تیا نییە؟ نەوەڵە. ئەی باشە لە قوتابخانەکەتانە کتێبخانە هەیە؟ باشە ئەی بۆ هەوڵ نایەن لەگەڵ هاوڕێکانتانە کتێبخانەیەکی بچووک لە قوتابخانەکەتانە بکەنەوە؟
هەر یەکە و کتێبێکی بۆ بەرن و تەواو باشە؟ ئافرین ڕاژان بەڵێ ئەی شەعریە شتێکم پێشکەش ناکەی؟ با ها؟ با دەی فەرم کورسیارە کورسیارە خوتەمێرە جەنگەیارە دپەیت و چفت و هوشیارە پێیان نابن چک و دکارە مافێ خۆ بە باسە بستێنن نێ دوژمن دوبشک و مارە خاوانن گورگە هارن چونکە فیڵوان دیارن چونکە فیڵوان دیارن دەست و دل بە فرەکاسارن قەت باوەڕێ ناهێن ئەفەرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر ڕاژان بەڵێ ئەو شارە چ زاراوەیەک بوو بادینی بادینی ئافرین زۆر زۆر گرنگە مناڵان گرنگی بە شێوە زارەکانی تربان لەبەر ئەوەی کە ئێمە هەمومان کوردین بۆ نمونە کە لوڕی بادینی زازاکی ئەوانە هەمووی کوردن ئەبێ ئێمە شارەزاییمان لە زمانە ئابێ وایە یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر ئافرین هەر بژی سیدرا چۆنی باشی سیدرا نەچووتەتە قوتابخانە چۆن تا ساعت داخانی خۆم خۆش بوو ئەی چی لێبوو ئادی پێم بڵێ کەسێکی لێبوو چی ئەکرد وانەیە خوێن نزیکە ئالێرە دێتە ماڵی لێرەوە نزیکە ئەی باشە سیدرا تۆ حەزەکەی بچی بۆ قوتابخانە وەکو مناڵەکانی تری هاوڕێ و زۆر باشە کەواتە کە گەورە بوو یەبێت تۆش بچیتە قوتابخانە نابێترە لە ماڵەوەبی باشە باش یەک چەپڵی بێز بۆ سیدرا گیان ئافرین سیدرا لاوی چۆنی باشە دەنگ و باسە چۆنە باشە ئافرین لاوی گیان لاوی لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی باشە لاوی تۆ هاوڕێتی مناڵانی گوندەکانکەی باڵێ چی یاریەکەکان عەسران زۆر بەیەکەوە ئەزانی چی یاریەک خۆشە بیکەن دوو گۆڵی خۆشە بالە خۆشە باسکە خۆشە تێنسیش خۆشە ئەو یاریانە سوودی هەیە باشە ئەبێ ئەو یاریانە بکەن کە وەرزشە و سوودی بۆ مێشک و جەستەشتانەیە باشە باش ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ لاوی ئەربژی لاوی گیان ئارش چۆنی باشم باشی باشم ئارش لە پۆلی چەنی لە پۆل ئیمساڵ دەچم بۆ پۆلێک ئافرین زۆر باشە حەزی لە قوتابخانەیە باڵێ کە بۆ زانین هێلانەیە وایە وای ئافرین باشە ئارش ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ باڵێ ئاتی گۆرانێکم بۆ بڵێ وای 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 وی دانم وی دایە دانم دایە دانم دارم دێشێ زۆر خراپ نازانم بۆ والات شیرینی و جبزم خواردە دەمم پڕمیکرۆ بووە وای 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 دانم وای 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 وی دایە دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆ والات میکرۆ بوو شیرینی و جبزم خواردە دانم پڕمیکرۆ بووە پێ بڵم دانە بۆ چوایلات ئارش جناکان کوندەکەم کاتێک ئاخۆ شیرینی دەدەم تا من ئادینی من میکرۆبم چاکەم دانەکانت کوندەکەم کاتێک ئاخۆ شیرینی دەدەم تا من ئادینی نون و زام و دانەشوا خواردنی پاکش ئەخوا ئافرین ئارش پێ بڵم دانە بۆ چوایلاتوە دانم ئاڵێ وەی دانم هێوەیە شیرینی زۆرە خۆی وایە نابێ شیرینی زۆر خۆی ئەبێ دوای هەموو شت خواردنێک دانەکانمان جوان جوان پشۆین باشە یەک چەپڵی بەهێزی بۆ لێبە هەر بژی یوسف چۆنی دەنگ و باسە چۆنە یوسف لە پۆلی چەنی لە پۆلی سێ ئافرین یوسف باشە ئێوە لە گوندەکەتانە کشت و کاڵەکان چ شتێک زیاتر ئەڕوێنن وەکو تەماتەوە و شتانە گەنم چیتر جۆەکەن جۆ ئەی کاڵک یوسف کاڵەکەکەن کاڵک خۆشە ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ یوسف لێ هەر بژی یوسف ئافرین هەنی چۆنی باشم والله دەنگ و باسە چۆنە والله باش هەنی لە پۆلی چەنی والله دەرچم بۆ چۆن دەرچووی بۆ چوار ئافرین زۆر زۆر باشە
هەنی تۆزانی نان بکەی نانی تیری نەیزانی بەڵێ ئێدە باشە کە گەورە بووی خۆ فێرکە لەبەرەوەی نانی تیری زۆر خۆشە من حەزم لێتی پرتوگۆڵی باوکم هەموو جارێ بەدایک مەڵێ ئەو بۆ نانی تیری ناکەی نانی تیری زۆر خۆشە ئێمە نانی تیریە خۆی لە ماڵەوە باشە بەڵێ ئافرین هەنی جان هەنی بەڵێ تۆ هاوڕێ و زۆرە بەڵێ چی یاریەک زۆرەکەن لەگەڵ هاوڕێکانتانە وەڵا یاری زۆر خۆشەکەین ئەی مور و موروێنەکەن نەوەڵە ئەی خەتخەتێن خەتخەتێن بەڵێ ئەی پەتپەتێن پەتپەتێن ئەیکین و نایکین و من لە پەتپەتێنە زۆر باشە زانم لە منە بیتەوە ئەگەر دەرفەت بوو جارێک بەیەکەوە یاریەکەین باشە بەڵێ ئەفەرین یەک چەڵێ بێز بۆ هەنی ئاسیا چۆنی باشم دەنگ و باسە وەڵا باشم باشی بەڵێ ئاسیا لە پۆلی چەنی دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار حەزت لە قوتابخانەیە بەڵێ زۆر 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 ئەفەرین هەربژی ئاسیاجان ئاسیا بەڵێ باشە تۆ هاوڕێ و هەیە کە بێ قسە بگێڕێتەوە دوو ڕووبێ نا ئەی ئەگەر کەسێک هاو قسەی هاوڕێیەکتی بۆ گێڕایتەوە تۆ متمانەی پێکەی نا ئافەری نابێ متمانە بەو کەسانە بکەین و نابێ هاوڕێتی ژیاکەی لەبەرەوەی ڕەنگە تووشی کێشەمان بکەن باشە باش ئافرین دا ئاسیا عادی ئەزانی گۆرانی شارێشتێکم بۆ بڵێ بەڵێ دەی نینۆکەکانی پەنجام کا درێژ بوو ئەیانکەم ئێ. ئەگەر پاک بێنینۆکم ئێ. تووشی نەخۆشی نابم ئێ. بەم دەست و بەندە جوانە خواردن دەخۆم ڕۆژانە ئێ. لە ماڵ و قوتابخانە ئێ. دەڵێن پاک و خاوێنە ئەفرین یەک چەڵێ بێز بۆ ئاسیای گیان دەست خۆش ئاسیا هەر بژی زۆر سپاس نێرگس بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم نێرگس پرسیارێ لە تۆکەم بەڵێ شەو ڕۆژێ چەند کاتژمێرە بیست و چوار ئەفرین باشە ئەی وەرزەکانی ساڵ چەند وەرزە چوار چوار ئەی هەر وەرزەی چەند مانگە سێ چەند سێ ئەفرین یەک چەڵێ بەهێزی بۆ لێبەر نێرگس بەڵێ ئەزانی خوشکەکەی تۆ ناوی چییە؟ بەڵێ ماریا بەڵێ ماریا ئەی تۆ چۆنی؟ باشم باشی؟ ماریا ئێوە بەیەکەوە لە قوتابخانان بەڵێ تۆ لە چەنی ماریا؟ من لە پێنجم ئەی نێرگس تۆ؟ لە شەشم 5 و 6 ئافرین هەر بژین حەسان لە قوتابخانەیە؟ بەڵێ حەزەکەن کە گەورە بوون ببن بەچی؟ دکتۆری ئاژەڵان هەر بژین ئەوە زۆر زۆر باشە خزمەتێکی زۆر زۆرە بە نیشتیمان لەبەرەوەی گوندەکان پێویستیان بەوەیە کە پزیشکێکی ڤێتەنەریان هەبێ بۆ ئەوەی کە ئاژەڵان تووشی هەر کێشەیەک بوون ئێوە بیپارێزن باشە؟ بەڵێ ئەفەرین یەک چەڵێ بێز بۆ ئەو دوو خوشکە جوانە ئاریاس بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە بەڵێ باشە گووا لەو دوورەوە دانیشتووی ناتیتە لای خۆمەوە وەڵای نازانم نەیان هێشت چی نەیهێشت ئادی با لێ تووڕە بە وەڵای نازانم دا باشە ئەم جارەکە هاتمەوە وەرە لای خۆم باشە ئێ باش دەنگ و باسە چۆنە وەڵا باشە ئاریاس ئاڵێکی دوایی وێنەیەکی جەماعی بگرین بەیەکەوە ئێ باش بە کۆمەڵ باشە باش باشە ئاریاس لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین باشە ئاریاس دوو گەورەترێیان چوار چوار گەورەترێیان دوو چوار ئەفرین یەک چەڵێ بێز بۆ ئاریاس ئاریاس بەڵێ لەوانەی بیرکاریە باشی بەڵێ باشە یەک کۆ یەکە کاتە چەند دوو هەر بژیت ئەفرین ئاریاسگیان یەک چەڵێ بێز دەست خۆش ئەفرین ئازیز بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وەڵا عین باشە ئازیز ئادی هەمووتان بەیەکەوە لەگەڵ هاوڕێکانتانە بڵێن زیتەڵا بەخێر بێ بۆ چەقش زیتەڵا بەخێر بێ بۆ چەقش زۆر سپاسانەکەم زۆر سپاس ئازیزەکەم باشە ئازیز بەڵێ ئەزانی گۆرانیەکەم بۆ بڵێ بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ بار زستانەما بارات
خۆشی بۆ گوند و شارەت بولبولگەی بەمرادی دەخوێنێ بە ئازادی پەپولای لەم چڵ بۆ چڵ دەچێ بۆ سەیرانی گوڵ جوانە ئام چاو گەشتە کوردستان وەک باشتە هەژە ئەفەرین یەک چۆڵی بێزی بۆ لێ بە هەر بژی ئایا چۆنی وەڵا باش باشی وەڵا باش ئافرین ئایا لە پۆلی چەندی وەڵا پۆلی چوارم لە پۆلی چوار باشە ئایا پرسیارێکی لێکم بەس خێرا وەڵام بەرەوە حەز لە وەرزی زستانیان هاوین وەڵا هاوین هاوین بەڵ ئەی زستان باشە بۆچی وەرزی هاوین خۆشە لەبەرەوەی مەلەوانی ئەکەی لەبەرەوەی زوو و خۆمانە شوۆی لەبەرەوەی دەشت و دەر هەمووی سەوز و خۆشە وایە دارەکان بەرهەم ئەگرن ئەجا ئەتوانی بچینە دەرەوە ئەی وەرزی زستان بۆچی خۆشە بزامەزانی لەبەرەوەی بەفرە بارێ ئێمە شێرە بەفرینە دروستەکەین وایە باشە تۆ شێرە بەفری نازانی دروستکەی نازانی دە باشە خۆ فێرکە شێرە بەفرینە زۆر خۆشە باشە ئەفەرین یەک چەڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی ژیار چۆنی وەڵا باش دەنگ و باسە چۆنە وەڵا باش ژیار بەڵێ لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار باشە حەزت لە چوانەیەکە زۆر بیرکاری بیرکاری باشە پرسیارێکی لێکەم پێنج کۆی چوارە کاتە چەند پێنج کۆی چوارە کاتە هەشت پێنج کۆی چوار نۆ ئافرین یەک چەم لە بێزی بۆ لێبەر هەر بژیت ئافرین هەناسەی گیان باشی ئەفرین هەناسە هەناسە چوویتەتە قوتابخانە حەزت لە قوتابخانەیە ئەزای من حەزەکەم کە گەورە بووی ببی بە چی دکتۆر ئافرین منیش حەزم لێ بوو ببی بە دکتۆر من ویستم وا بڵێم ئافرین باشە هەناسە ئەگەر من نەخۆش بم تووشی کۆکە بم بێم بۆ لاو چارە سەرمەکەی بەڵێن بێ ئافرین هەناسە من و تۆ ببین بە هاوڕێ دە باشە بیرە نەچێ ئەبێ ڕۆژانە سەیری شاشە جوانەکەی کورساتکەی بۆ ئەوەی من ببینی تەواری هاوڕێم ببینی مناڵانی گشت کوردستان ببینی بەبێ جیاوازی باشە یەک چەپڵەی بێز بۆ هەناسە ئافرین شەیما چۆنی باشە دەنگ و باسە چۆنە وەڵا باش لەگەڵ خوێندنا چۆنی وەڵا باشم ئەوام ساڵ دەرچووی بۆ پۆلی چەند شەیما پێنج زۆر باشە ئافرین هەر بژی شەیما بەڵە ئادی گۆرانێکم بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ و ناکین خوێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێ فێرە بین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمان فەرمانی لەسەر سەما ئیتر دەبێ بخوێنی نەزانین دەبین بێن ئەفرین دەست خۆش هەر بژی یەک چەڵێ بێزی بۆ لێبەر زۆر باشە هەر بژی محەممەد بەڵێ دەنگ و باسە چۆنە وەڵا باش باشی باش محەممەد بەڵێ باشە تۆ هاوڕێوەیە لە قوتابخانە بەڵێ لە پۆلی چەنی خۆ چوار ئەی هاوڕەکانە لە پۆلی چەنە چوار باشە ئەی تۆ لەگەڵ هاوڕێکان تا زوو زۆیکی بە شەڕ ئافرین بۆچی شەڕنان لەبەرەوەی ئێوە هاوڕێ یەکترین نابێ بیکەن بە شەڕ ئەبێ پێکەوە تەبابن ئەبێ پێکەوە بخوێنن ئەبێ پێکەوە یاریکان باشە بەڵێ ئافرین محەممەد جان یەک چەڵێ بێز بۆ محەممەد شوشە چۆنی باشە دەنگ و باسە وەڵا باشە باشی بەڵێ شوشە کێو ناوە خۆشەی لێ ناوی وەڵا خوشکەکەم خوشکەکە تەمەند درێژ بێ خوشکەکەشە ئافرین زۆرە خۆشەوێ بەڵێ یاریەکەن بێکەوە وەڵا خوشکەکەم گەورەیە گەورەیە بەڵێ من گەورەترم یانەوە وەڵا تۆ من و تۆش بەیەکەوە یەک تەمەنین وایە بەڵێ ئافرین شوشەجان شوشە لە پۆلی چەنی لە شەشم لە شەش ئافرین ئەی باشی لەوانەکانتا باشم ئەی باشە خوشک و برای لە خۆ بچووکترەیە بەڵێ باشە لەگەڵەوانە سەعیەکانتان نەکەن و خوێنن بێکەوە بەڵێ ئافرین زۆر باشە شوشەکان شوشە ئێزای شعرێ شتێکم بۆ بڵێ بەڵێ ئەدی ئەی لەم بەفرە باریوە زەوی یەک پارچەزیوە نەبەر دیارە نەدرەق نەهورازە هەمووی لە بەفراک بێستروە و بێچپە ئەی من داڵان یاریکەن جێ یاریتان دابینکەن هێژوەرە هێرە ژوەرە هێ من بڕۆ هیوا تۆپەڵێ گوێزی پێسەکە
وایە بەڵێ ئەفەرین یەکچەم لە بێت بۆ شوشە ڕێکار چۆنی باشی دەنگ و باسە وەڵا باشم ڕێکار لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج ئافرین ئەی دوای پۆلی پێنج چەندیە شەش ئەی بەتەمای وازبێن یان نەرە خوێنی هەرە خوێنم ئەفرین بۆچی چونکە خوێندن بۆ دیفاعی تیخی دوژمنان لە هەموو ئار و سادێ عینن قەڵغان و سۆپەرتانە وایە بەڵ ئەفرین ئەی تۆ شەعرەزانی وەکو من بەڵ ئادی شعرێکم بۆ بڵێ تابیژیری ئێمە قوتابیژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێژ ناکەین وێنەی بەرز ترپاکەین خامۆ کتێب و دەفتەرار تێ دەخینە سەر مامۆستا پێی فێر دەبین زانستێ ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمانە تێر دەبێت بخوێنین نەزانین لە بن بێنین حەمەد داریە ئەفرین دەست خۆشار بژی ڕێکار یەک چەپ لێ بەیەکی بۆ لێبەر ئەفرین ئەسین بەڵێ چۆنی باش باشی بەڵێ ئەسین بەڵێ چۆنی باش ئەسین بەڵێ چۆنی باش ئەسین بەڵێ چۆنی باش ئەفرین هەر وەڵامی خۆی بە بەڵێ بوو هەر بژی ئەفرین ئەسین نەزایی چی پێویستە ئێمە کە لەگەڵ گەورەکانە قسەمان کرد بە بەڵێ بە نەخێر بەو شتانە وەڵامی قسەیان لەگەڵا بکەین باشە کە داوای شتێکمان لێکردن بڵین بە یارمەتی و کە شتێکمان پێشکەشکردن بڵین فەرموو وایە ئەفرین ئەسین جان ئەسین ئەزای گۆرانێکم بۆ بڵێ دەی شەو ڕۆیشت و ڕۆژەڵات چۆلا کردی و جیوجی و شی لەی دینی پێوت خزت کەوتە میاو دایکی پێوت لێ گەڕە بێزاری ماکە نەڵتای فرێدا شیلاکە و بەوڕاکە ڕاکە شیژێکتە دایلا دەستی زۆرە زاریدا ئەوەش ئەنجامی سەرپێکی دایکی پێوترا ئەمە چه فێری کردووی دایکم ئەفرین هەر بژی زۆر باشە تۆش بۆ هەوڵی هاوڕەکانی ترە فێرکەی هەوڵی ئەفرین یەک چە بڵێ بێز بۆسی هەنگوینە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە هەنگوینەکە شیرینە ئەفرین هەنگوینە لە پۆلی چەنی حەوت ساڵی بەڵێ ئەی چوویتە دە قوتابخانە حەزی لە قوتابخانەیە بەڵێ ئەفرین یەک چە بڵە بۆ هەنگوینە هەر بژیت باشە منەڵە ئازیزەکان ئێوە پێتان خۆش بوو ئەم بەرنامەیەمە لێرە تۆمار کرد ئەی باشە حەزەکەن جارێکی تریش بێمەوە باشە یەمەوە بەڵامە بێ بەڵێنێکم پێبەن نابێ هیچ کاتێک یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل و ئەو شتانە بکەن باشە لەبەرەوەیەوە زیانی بۆ مناڵانەیە زیانی بۆ چاوتانەیە زیانی بۆ تەندروستیتانەیە لە بریەوە بخوێننەوە گۆڤارەکان بخوێنەوە پەرتووکی مناڵان بخوێنەوە هۆنراوەی مناڵان بخوێنەوە پەرتووکەکانی قوتابخانەشتان بخوێنەوە باشە جا بڵێن ئەمڕۆ من چیم بۆیە ناون گۆڤاری پەپولەم بۆیە ناون کە گۆڤارێکی زۆر سوود بەخشە ژمارەیە چیرۆکی زۆر خۆشی تایە کۆمەڵی زانیاری زۆر باشی تایە من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە بەڕاستی بەرنامەیەکی زۆر خۆشمان تۆمار کرد بەو هیوایم کە دەرفەتە بێ جارێکی تر بتوانم بێمەوە گوندەکەتان و دووبارە بە دیدار تا شادمەوە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وەحەفیز